یەکێک لە باشیەکانی جەنگ یعنی ئەوەی بۆ سیستمی هەواڵگیری وڵاتان و سیستمی سەربازی ئەوەیە کە کۆمەڵێکی زۆر هەڵسەنگاندن و داتایی تازە وەرەگرن لەسەر دەوڵەتی بەرامبەر کە هێرشیان کردوتە سەر. لە جەنگی 12 ڕۆژە کە ئیسرائیل بە تەنیا هێرشی کرد، دیارە ئیدارەی پنتاگۆن بەراوردێکی لەلا دروست بووە کە ئەگەر پێکەوە هێرشێکی هاوشێوە بکەن و سەری سیستەمەکە کە ئاکاتە ڕێبەری باڵا لە ناوبەرن توانای چۆنەڵێ ئێرانەکەوێتە حاڵەتێکی پشێویەوانەیە و خۆپیشاندان و ئاڵۆزیەکان لە ناو تارانە سەر هەڵەدەن و نظامەکە بەرە و لە ناو چوونەچێ. ینی پلانەکەەوە بوو لە یەک ڕۆژدا؟ پلانەکەەوە بووە تقریبەن ینی ئەوەی کە شیکەرەوانی بواری ئاسایشینەتەوەی قسەی لەسەرەکەن. یەکێک لەوانە عەبدولباری عەتوانە ئەڵێ بەرنامەکەەوە بووە لە 48 بۆ 72 سەعاتە کۆتایی پێبێ، بەڵام سەرکەوتوو نەبوو. بۆچی سەرکەوتوو نەبووە؟ خوێنەوەت بۆ وەڵامی ئێرانیش استراتیژیکی مامەڵەکردنی ئێران لەم جەنگەدا؟ دیدگای ئیسرائیل و دیدگای ئەمریکا جیاوازێکی زۆری هەیە. تێنەگەشتێکی شانەیە بۆ خوێندنەوەی واقعی ئێرانی. ینی ئەمریکیەکان بەقوڵی لە سیستمی ئێرانی تێنەگەشتووە، لە ڕابردووشا چەندین غەڵەتیان کردووە. هەر ئەم جەنگە دەلالت لەو هەڵە استراتیژیاکەوە، هەڵەیەکی استراتیژی کوشندەیە و ئەمریکیەکانیش باجەکەی ئەدەن، چونکە کاریگەری لەسەر هەموو وڵاتانەکە بە بێ جیاوازی، چونکە پەیوەندی بە ئاسایشی وزەوە هەیە. لە جەنگی 12 ڕۆژە پێیان وابوو، بەراوردیان وابوو کە ئەگەر هێرش بکرێتە سەر تاران و خەڵکی ئێران بە جۆرێک ماندووە و لە ژێرباری گوشاری ئابووری وڵاتەکەیە و ناڕەزایەتی گەشتۆتە ئاستێک کە ئەگەر هێرش بکەنە سەر ئێران خۆپیشاندانی جەماوەری دروزەبێ و ئاڵۆزی دروزەبێ و سیستەمەکە ناچار ئەبێ کە بڕوادیان بە هەموو مرجەکانی ئەمریکا، ئەوەی کە ئیدارەی پنتاگۆن باوەڕی پێێتی کە ئەمریکا ئێران بەتەواتی چەکدا بنێ ڕازیە بێ. ئەو بوو هێرشی 12 ڕۆژە تا ڕادەیەکی زۆر ئامانجەکانی نەپێکاو بگرە نەتیجەیەکی پێچەوانەشی هەبوو، چونکە ئێمە بینیمان کۆمەڵگەی ئێرانی تا ڕادێکی زۆر یەکخست. ئەو خۆپیشاندانانەی ڕابردوو چ لە ناوخۆی ئێران چ لە دەرەوانەیە و دەرەنجامی لەلای ئەوان دروست کردووە کە ئەم جارە نیزامەکە بە جۆرێکی خراپتر فەلەج بووە و ئەگەر هێرشی بکرێتە سەر ئەڕوخەیەوە لە ناوە چێوە لە ناوە تووشی حاڵەتی پوکانەوە بووە. بەڵام بە قەناعەتی من ئەوان خوێندنەوەیەکی واقعی نییە بۆ ئێران.